بسم الله الرحمن الرحیم. ئێرە شارێکی سینەمایی غەزالییە کە شارێکی سینەمایی ئێرانیشی تەهرانیشی پێ دەڵێن. ئەوە لە ساڵی 1950 ئێرانی ئەم شوێنە دروست کراوە بۆ دروستکردنی فلیمی تاریخی و فلیمی سەردەم. زۆربەی زۆری ئەو فلیمانەی کە بەناوبانگن لە ئێران لێرە دەرهاتووە، وەکو یارانی ئەشکەوت، وەکو زنجیرەی ئیمام عەلی، وەکو زنجیرەی زۆربەی ئەو زنجیرانە کە بەناوبانگن لێرە دەرهاتووە. و خۆشەویستان، زنجیرەی مریەمی موقەددەس هەر لێرە دەرهاتووە کە شاری ئۆشتەلیمی تێدایە لەو شوێنە. ئەو پەیکەری ئەو دەرهێنارانەیە کە لێرە فلیمیان دەرهێناوە. خۆشەویستان، و ئەم تابلۆ شوێنەکانی هەموو شوێنەکان لەم تابلۆیەدا هەیە. خۆشەویستان، سەریکەن لێرە فلیمێک دەرهاتووە، فلیمەکەم هێناوە کە لەو شەقامە دروستیان کردووە، هەمان شوێنە ببینە کە چۆن بووە و ئێستاش کە من وێنەم گرتووە چۆنە. خۆشەویستان، ئەم شوێنە لە 3 بەش پێکهاتووە. یەکەم ئەو بینایانەی کە پێش ئیسلام دروست کراوە، یعنی تعبیر لە پێش ئیسلام دەکاتن، وەکو زەمانی ئەو فلیمانەی کە با بڵێن پێش ئیسلام هاتووە لێرەیان دەرهێناوە، وەکو فلیمی ئەسحاب الکەهف، فلیمی یارانی ئەشکەوتیان لێرە دەرهێناوە. ئەوە پێ دەڵێن ئەو بینایانەی کە پێش ئیسلام. مەجموعەی دووەم ئەو بینایانەی کە لە بەعدە ئیسلام دروست کراوە، وەکو زنجیرەی ئیمام عەلی سەلامی خوای لێبێ لێرەیان دەرهێناوە. مەجموعەی سێمیان پێ دەرێن ئەو بینایانەی کە دەورەی مەعاسر، واتە دەورەی پەهلەوی و دەورەی ئینقلاب بوو. ئەو بینایانە دەگرێتەوە کە ئەوەش بەشی سێمیتی ئەو فلیمە نوێیانەی یاخود ئەو زنجیرە فلیمانە لێرە دەردەینن. شوێنێکی زۆر ئارامە، کاتێک کە فلیم دەردەێنن کەس ناتوانێت بێتە ژوورەوە، چونکە سیاجی هەیە. ئەم شوێنێکی زۆر ئارامە، شوێنێکی تاریخیە. ئێستا ئێمە ئەو دەرگا و شتانەمان هەموو لە فلیمی ئێرانی بینیوە. بەڕاستی ئەنی هەموو فلیمە تاریخەکانیان لێرە دەرهاتەوە. شتێکی زۆر زۆر جوانە، شتێکی زۆر سەرنجڕاکێشە. خۆشەویستان، چەندین زنجیرە تەلەڤیزۆنی لێرە دەرهاتەوە، وەکو شەبی دەهۆم، هەزار داستان، کیفی ئینگلیزی، کارەگاهی عەلەوی و یارانی ئەشکەوت، مریەمی موقەددەس. چەندین سریاڵی دیشیان لێرە دەرهێناوە کە من ئێستا ناوەکەیم لەبیر نییە. بەڕاستی خۆشەویستان، یەکەم کەس کە لێرە ئەو شوێنەی دروست کردووە بە ناوی ئاغای هیممەتی بووە، کە ئەویش خۆی لە خۆیدا دەرهێنەری فلیم بووە. ئێرەش یەکێک لە کۆڵانەکانی تاران پیشان دەدا، تارانی کۆن. ئێرەش یەکێکی ترە لە کۆرانە قەدیمەکانی تاران کە تعبیر لە تاران دەکاتن. خۆشەویستان، لێرەش ئەو شوێنە بۆ فلیمێک دروست کراوە کە هەموو بەتەنەکەیە، و فلیمەکە نەمزانی ناوی چییە، بەڵام هەدیەی نێودەوڵەتیشی وەرگرتووە کە ئەوە تعبیر دەکاتن لە زەمانی پەهلەوی شوێنی ئەوە هەبووە کە خەڵک تێدا ژیاوە. فلیمێکیان لێرە دروست کردووە، شوێنەکەشی هەر ماوە. واگە بیانێ فلیمی تری لێ دروستکەن، هەندێک شوێنەکەی دەستکاری دەکەن و دەتوانن فلیمی تریش لێ دروستکەن. ئەوە نیە بڵێم یەک فلیمی لێ دروست دەکەن و بەجێ دێن، نەئە، دێن دەستکاری هەندێک دەکەن، فلیمی تری لێ دەردێن. خۆشەویستان، سەیریکە هەر وەکو ماڵ وایە، هەموو شتێکی تێدایە.
بەڕێزان ئەوە هەموو ئەو قوتابیانن کە لەگەڵ ئێمە هاتوون لە کۆرسی زمانی فارسی بەیەکەوەین هاتوونێ بۆ ئێرە کە ئەو گەشتە بکەین. شوێنێکی تر کە پێی دەڵێن شوێنی مەعاسر ئێرە شوێنی پەهلەوی 1 و پەهلەوی 2 پیشان دەدا کە ئەو فلیمانەی کە لەو زەمانە بیانێ ئەو زەمانە نیشان بدەن لێرە دروستی دەکەن سەیری کە هەموو حتا شێر و شمشیریشی تێدایە کە ئەوە ئی زمانی پەهلەویە سەیریکە ئەو وێنەیە مانای زمانی پەهلەوی دەدا لێرە دروستیان کردیە و پەیکەری شارەزا پەهلەویش ئەو پەیکەری شارەزا پەهلەویە کە لێرە ماوە کەچی ئەم بمانەوە ئەگە فلیمێک لەسەر ژیانی سەدام دەربینین یەک پەیکەر نماوە تاوەکو دروستی بکەین و فلیمێکی لێ دروست بکەین و ئەوەش ئەو سیارە کۆنانانەیە کە فلیمی پێ دەردەهێنن خۆشەویستان ئەوەش توێتە هەشتای لای خۆمانە لێرەیاندانەوە فلیمی پێ دەردەهێنن. اگه غم بینوایی شما هم ورق و لنبیده بریم تو گوش صاحب اون زری ناله دل سر کنین که حیدر کله پا هم خلوت نشینه این گوشه خونه شد. حیدر حیدری هیدر حیدر حیدری هیدر خیلی آقایی هیدر مشتلم داریم هیدر خبر خوش داریم هیدر حال ناخوش داریم هیدر. لعنت بر شیطون. آخه عروسی ننه منه یا ختنه سرونه با بزرگ شما؟ خبر نوبرونه اوستا آب حیات چشمه کوثر معجون ماده زنده کن اوستا. میگه چه شق القمری شده کعب الاخبار یا نه؟ فخرالزمان خانوم. فخرالزمان خانوم چی؟ راننده شد آقا بایرام های میسا فرستاده بود در خونتون و از مرزی خانوم صداق پسر خنده اصلشو گرفته بود با این پیغوم که خانوم مایلن آخیدن رو ملاقات کنم. نوکرتم 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 اوستا کیا کس بی کس حاج خانوم پادرش ناجو درست کرده بود اینه که خبر بخچه کرد گذاشت کف دست ما بیانیم خدمت شما. بەڕێزان ئەوەی کە نیشانمدان ئەوە زنجیرە فلیمێکە بە ناوی عاشقانەی مەسەبی شەوی دایم دەدەرهێنانی حەسەنی فەتحیە ساڵی 1380 ئێرانی دروستی کردووە. ئەوە وێنەی جەنابی خۆمە کە گوتم با وێنەی منیشی تێدا بێ. خۆشەویستان کۆرانی منیریە کۆرانی بەهارستان و کۆڵانی ئینقلاب هەر کۆڵانە و تعبیر لە شوێنێکی مێژووی ئێران دەکات. دادگاه افراشی در تهران ایران آزاد ایران آزاد آقا بدم آقا نمیدن آزاد فقط من گیر میاری این مال خودم بفروش مردم. ادیبان آیا ادیبان شما این؟ آقا خیلی خوب داره میفروشه داره به مردم میرسه. بابا خیلی خوبه. چقدر گیر شما میام؟ 5 خب بیا دفتر از خودمون بگیر. آقا نوکرتم چش 10 تایی هم بهت میدیم. قربون تو من آقا بچه کجایی؟ مشهد اسمت آمرزا چیه؟ امیر. بیا امیر خان بیا پیش خودمون. آقا نوکرتم اومدم. آقا بدم خۆشەویستان ئەو فیلمێکی تر بوو بە ناوی کیفێ ئینگلیز. ئەو شوێنی قەدیمی پێش ئیسلامە ئەسحاب الکەهف لێرە دەرهاتووە زۆربەی بەشەکان وە سریالی مریەمی مقەدس هەر لێرە دەرهاتووە. خۆشەویستان ئێرەش شەقامی ئینقلابە لە ناوەڕاستی تاران شەقامێکی بە ناوی ئینقلاب کاتی خۆی کە ئینقلاب کراوە و ئەو شەقامە زۆر بەناوبانگە و ناویشان لێناوە ئینقلاب. ئەو شوێنە وەکو ئەو شەقامەی ناو تاران دروست کراوە کە ئەگە بیانەوە فلیمێک دروستکەن ئێرە وەکو ئینقلابی زەمانی ئینقلابە دوکانەکان هەموو وەکو خۆیەتی هیچ دەستکاری وەکو دوکانە قەدیمەکان دروست کراوە شوێنێکی زۆر جوانە شوێنێکی تاریخیە بەداخەوە ئێمە کە تاوەکو ئێستا فکرمە لەو شتانە نەکردوتەوە بەڵام ئێران
چەندی ساڵە ئەو شتەی دروست کردووە. ئەوەش دیواری زانکۆی تارانە و خۆشەویستان ئەمەش دەرگای زانکۆی تارانە. سیرکە ئەو دەرگایان دروست کرد ئەگە بیانەوە فلیمێک دروست بکەن کە تعبیر لە ئێران زانکۆ بکە ئەوەیە ئەوە ژوێنەیە ڕاستەقینەیتی وە سەیریکە ئەو دیوارەشیان دروست کردووە وەکو تارانی زانکۆی تارم. خۆشەویستان لێرە فلیمێکیان دەردەهێنا لە کاتی دەرهێنانی فلیمەکە بە ناوی زنجیرە فلیمی تاریخی تیلما. هەموو هونەرمەندەکان لێرەن کاتی وێنەگرتنیان بوو هەموو جلی قەدیمیان لەبەرە. ئێمە هەندێک وێنەمان لەگەڵ گرتن سەیریکە ئەو منداڵە و ئەو هەرزەکارە جلی قەدیمیان لەبەرە و ئەو هونەرمەندەش جلی قەدیمی لەبەرە کە تعبیر لەو زەمانەی دەکا کە فلیمی کۆنا و بەڕاستی وات هەز دەکرد کە تۆ لە ژیانێکی قەدیمی دەژی یعنی لەو زەمانەیدا چونکە هەموو شتەکانی قەدیمی بوو زۆر سیر بوو یعنی شتێکی غەریب بوو سەیریکە ئەو منداڵە بە جلی قەدیمی ئێمە ڕسمان لەگەڵ ئەو مندارەش کرد. و ئەوەش چەند هونەرمەندێکی ترن دانیشتوونە چاوەڕێ دەکەن کە بێن فلیمی لێرە ڕیکۆرد بکەن. سەیریکە خۆشەویستە ئێمە ئەو شتانەمە تەنها لە فلیمی بینیەوە کەچی زۆر زۆر شتێکی جوان بوو. ئەوەش خۆشەویستە ئەوە شەهرزاد یەک فلیمی بەناوبانگە کە لای خۆشمان کراوە بە کوردی بە هەڵە نەبووم کراوە بە کوردی کە ئەو بەشەی خوارەوە شەهرزادە لەو شوێنە دەرهاتوە. خۆشەویستە ئەو فلیمە لەو شوێنەی دەرهاتووە سەیریکە ئەنی چەند بە شێوەیەکی جوان دروست کراوە بۆ فلیمێک ئەو شوێنە تاریخیە. ئێستا ئێمە لە کۆتاییەکان نزیک دەبینەوە. لێرەش ئەو دوو پەیکەری لێبوو کە پەیکەری زەمانی قەدیمە کە پێ دەڵێن زەمانی پێش ئیسلام. ئەو دوو پەیکەرە تعبیر لە پێش ئیسلام دەکە. خۆشەویستان و زۆر سوپاسان دەکەم تاوەکو ئێستا سەیری ئەو ڤیدیۆی منتان کردووە. هیوادارم بەدڵتان بێ ئەگەر کەم و کوڕێکی هەبوو ئاگادارم بکەنەوە. زۆر زۆر سوپاسان دەکەم. خوداتان لەگەڵ هەر شاد بن. ئێمەش لێرەوە دەچینەوە بۆ ماڵەوە تا ڤیدیۆیەکی تر. خواتان لەگەڵ.